بله اف مجارا کو تروپیش دیوره کشاندن سبا دیوره زانین کومار چه پارتی چه نامزد چه هفت پیمانی چه جماره هنه قالك خلق شي بوان بالكيش بزان بن چه جماره هيا و هر جماره جوان جماره جوان هر پارتیشی بيگو من بانگشه اخوال سر وی جماره دکتر بله لسر في مجاري شي ميواني مدي هبم ميواني ما مصطفى عمدي شارزاي حلب جارتنان جي دهوكي لقلبي برز مصطفى سلاوتان لبيو كاتتان باش برز سر بس مصطفى ببورن بريار سبي او تيرو بشكان جام بدريت بروسي دواي اماتشي ركاركاني دواي اماتشي بەڵێ سپاس بۆی وەی بەڕێز ئەم تیرۆپشکە بۆەوەیە کە تەکمیلەی ئەوەی جاری پێشتر کراوە چونکە دەزانین هەنێک پارتی تازە خۆیان تۆمار کردووە کاندیدی تا کەسیشوە ئەوانیش ژمارەیان زۆرتر بووە هەنێکیشیان خۆیان تۆمار کردووە وە کاندیدی بوو ئەو 5 کورسیەی پێکهاتەکان. دوایەوە چەندین خاڵی دیکە هەیە بەبێ خشتەی زەمەنی بەس ئەو خاڵی گرنگەوەی ئێستا کۆمسیۆن لەسەر ئەوە ئیش دەکات کە دیزاینی وەرەقەی دەنگدانی ئەخیری تەواو بکاتن دوایە ئەو تیرۆپشکەیە تا بزانن هەر کاندیدێکی تاک یان هەر حەزبێک یان هەر هاوپەیمانیەک ژمارەکەی چەندە چونکە ئەوەدا دەبەزیت لەسەر وەرەقەی دەنگدان طبعاً وەرەقەی دەنگدانیش جیایە یعنی چوار وەرەقەی جیا دەبیتن بۆ هەر بازنەیەک هەولێر دۆک سلێمانی حەلەبچەیە و وەرەقەیەکی دیکەش هەبیتی پێنجەم بۆ ئەوانەی دەنگدانی تایبەتە کە چونکە هەیە پێشمەرگە مەسەڵەن خەڵکی هەولێرە بەڵام لە سلێمانیە ویان خەڵکی سلێمانیە بەڵام لە دهۆکەوە بەعکسیشەوە بۆیە ئەو وەرەقەی دەنگدان دوایەوە تەواو دەبیت زۆر خاڵی دیکەش هەیە کە ئێستا کۆمسیۆن خەریکە بکە یەکێک لەوانە ئەوەی پێی دەڵێن محاکات کە ڕۆژی دەنگدان چۆن خەڵکەکە دەنگ دەدات و چۆن ئەجیزەکان کە ئیش دەکان و چۆن ئەنجامەکان ڕەوانە دەکرێن ئەوەش یەک دووی دەکات احتیمالی چوارەمیش بکات چونکە یەکێکی کردیە هەی دووەم و سێەم احتیمالی چوارەمیش بکاتن و ئەوە ئێستا بابەتی ئەوەشمایە کە ئەو فەرمانبەرانەی ڕۆژی دەنگدان کە قوڕعەکەیان ئیعلام بکەن کە خەڵکێکی زۆر پێشکەشیان کردووە بۆ ڕۆژی دەنگدان کە دەزانین نزیکەی 43,000 فەرماندەی کۆمسیۆنی دەیەوێتن و پاشان بابەتی ئەوە دەست پێ دەکاتن ئەو فەرمانبەرانە دەبێ ڕاهێنان بکرێن لەسەر ڕێنمایەکان و ڕێکارەکانی ڕۆژی دەنگدان و هەروەها دوای کە هەموو ناوی کاندید تاقی دەکرێتەوە و پەسەند دەکرێتن کە ئەو کاتە حملەی ئەوەی هەلبژاتن یان حملەی دیعایی کە پێی دەڵێن هی کاندید و لە سیاسەکان دەست بێت دەکاتن دوایە دەگەیتە ڕۆژی پێش ئەوەی کە ئەوە ڕاگەیان دەڕادەوەستێت و پاشا ڕۆژی دەنگدان دێت. كاكي سربس نها الصبا اف تري بوشكا غودي وري كشاندن سعده لحوليري بس جبو كشاندنا تري بوشكي يان دي بروسيكي برفرحتر بريفه بشان او تمام كره تيرو بشكا برينو كهاتيا كرين ام مزانين كو ماوي هالبجاتنا دهي هيفا شجبو لنهاتنا كرن او بوهاتنا ديري خستنو وابو بيستي مها دها ابصال دهنا كرن ابد خوشنين اف حزبين بيشكش كرين كو بجداري هالبجاتنا زياد ترجي اف كانديديت تاك كو بيشكش كردي و كانديديت سروان 5 کورسیت پێکهاتە بۆ ئەوە دەهێتە کردن و ئەوە
قالك كنت بجن ضرورية چونك قالك أفلان سياسي يعني كانديد دعاية انتخابية للسروي جمالات كان چونك بو دنگداري قالك بصلاحية روجا دنگدان وقت جمالي يعني جبار كتن شتن بصلاحية دنگ خبو بدات بەڕێز سەربەست ئەنجامدانی تیر و پشک دەتوانین بڵین ئەمە وردبینیکردن لە ناوی کاندیدەکان کۆتایی هاتوو مەرجەکانی کۆمسیۆنیان تێدایە؟ ئەمە دوو بەشە بەشی یەکەم کاندیدەکانی تاک معنای بڵێ کۆتایی هاتووە بەڵام کاندیدانی ناولیستی ئەحزاب و هاوپەیمانەکان نەخێر ئەوە تەواو نەبووە چونکە ئەوە ڕێکاری زوریە دەبێ بزانن ئایا ئەوانەی کە شادیان پێشکەش کردووە شادەکەیان تەواوە هیچ قەیدی جینایی لەسەر نییە و جگەر لەوەش نازانم بەڕاستیە پرسیارە دەبێت لە کۆمسیۆن بکەین کە ئایا مسائلە و عەدالەت کە ئەوانە بەعسی بوونە یان بەعسی نەبووینە و مەرجێکی تیکەش هەیە ئەویش نازانم کۆمسیۆن چۆن ئەوە جێبەجێ دەکات ئەویش ئەوەیە کە دەڵێت ئەو کاندیدە لەوانە نەبی کە دەستی لە ڕشتنی خوێنی گەلی کوردستان بیتن ئەوە کە لە فترەکانی پێشووتر بۆیە ئەم کاندیدانە تەواو نەبووە ئەوە کە تەواو دەبن و پەسەند دەکرێن ئەو کاتە دەبێت ڕۆژی دوای ئەوە کە کۆمسیۆن پەسەند دەکرێت حملەی عەلامی کاندیدەکان و ئەحزاب دەبێت دەست پێ بکات. کەگەی سەربەست بخۆشی دخوازم بزانم یعنی مەسەلا ئەv vê تروپیشکەی چاوا چێ دەبێ وەکی کوژ ژی یەکەی دەست پێ دەکەی حتا بیستان سیان یان ژی حژمار هاتنە دەست نیشانکردن و لێ دەرێ کشاندنا تروپیشکان یعنی ژمارە کاندیدان یان ژی هەفپەیمانیان یان ژی پارتیان تێ دەست نیشانکردن وی پرۆسەیە گەرتو هەنێکی vekêjmere بله بری نها ژمارە هات بوونە داناش ئێکێ حتا شستونە هەیە هەندێکان هەکوت بژێن ناودا نەبووینە لێ ئەف ژمارە هەمی هات بوونە دابشکردن لێ گۆڕیم سەردات هێتن گۆڕین ئەvê کۆمەک گوتی هەندێکە کاندیدا خۆ گۆرت یا هەندێک حەزبێتنی هاتینە هەندێک کاندیدە زێدە هاتینە ئەف تیر و پشکەچە هاتێتەکردن هەر هەکوت بژن حەزبەکێ دەناوێت وهێنە دیارکردن پشتینگی دەوان توەکی تاپکانە دەینە دەرڤەر وەرەقە بەرامبەر وێ مەسەن دەناوێ حەزبەخینن بەرامبەر وێ دەناوێ وێ ژمارە خینن ناوێ هەکوت بژن کاندیدی دەخینن پاشی ژمارەوی و ئەف ژمارە هەکوت بژن بەنی کەشی ئیشارەت پێدا پێتەڤیە و ضرورە بۆ وان کاندیدە وان حەزباکە و ئێک بۆ ڕۆژە دەنگدانێ دەنگدەر ژمارە بسەڵایتش بەردکە تو شێتن دەنگی بۆ بدەتن و بۆ دیعایەژی بۆ حەزبا و بۆ کاندیدا بسەڵایترە بژنە خەڵکێکی خۆ ئەف ژمارە یامەیە هینشێن ئەو هەکوت بژن مرابعة بەرامبەر وێ ئیشارەتێ بوو وێ هەکوت بژن وی کاندیدیان حەزبێت بدەن بەڕێز سەربەست بە پێی یاسا ئەو کاندیدانە هاوپەیمانیتیەکان لایەنەکان لە سبەینەوە ئەگەر ژمارەکانی خوان ئاشکرا بکەن و بڵاوی بکەنەوە یان وەکو بانگەشەیەک دەست پێ بکەن گونجاوە یان وادی بانگ دەستپێکردنی بانگەشەیە بەڕشێوەیەکی یاسایی دیاری کراوە بانگەشە دوو بانگەشە بانگەشەی داخلی حزبەکانە ئەوە حتمما کە هەر کەس ژمارەی خۆی دەزانیتن تەوعیەی ناوخۆی دەست پێ دەکاتن بەڵام بانگەشەی بۆ هەڵبژاتن نەخێر بە یاسا نابیت پێش ئەو ڕۆژێک کە کۆمسیۆن دەست نیشان دەکاتن بکرێت و دوای ئەو ڕۆژەی کە تەواوش دەبێتن بکرێتن ئەوە بە یاسایە هەر یەک کەسێک کە لایەنێک یا کاندیدێک بڵێن خلافی ئەو ئیشە بکاتن تووزی سزاکان دەبێت لە لای ئەنجومەنی کۆمسیاران gelek spas bote kekê serbest Mustafa Amedî ji dihokê gelme